یارەکانی خولی پلەی یانەکانی کوردستان کۆتایی هاتوو هەردوو یانەی سەید سادق و شەقڵاوەش پلەکان یەکەم و دووەمیان بەدەستهێنا و بە فەرمی سەرکەوتنیان بۆ خولی نایابی کوردستان تۆمار کرد. دوای بەرامبەربوونەکەیان هەردوو یانەی سەید سادق و شەقڵاوە پلەکانی یەکەم و دووەمی خولەکەیان بەدەست هێنا و سەرکەوتن بۆ خولی نایابی کوردستان. لە دوای یاری خولی پلەیەکی کوردستان یانەی سەید سادق لە یاریگای زانکۆ لە شاری سلەیمانی میوانداری شەقڵاوەیی بەرەک زەردی کرد. یاریەکە بۆ شەقڵاوەییەکان گرنگ بوو لەبەر ئەوەی بردنەوە یاخود بەرامبەربوون ئەو یانەی دەگەیاندا خولی نایابی کوردستان و لە بەرامبەردا پێشتر یانەی سەید سادق سەرکەوتنی بۆ خولی نایابی کوردستان مسۆگەر کردبوو. بەڵام بە پێچەوانەوە یانەی سەید سادق لە گێم یەکەمدا باست و ئەنجامێکی بەهێزەوە دەرکەوت و توانی بە دوو گۆڵیش کۆتایی بە گێم یەکەم بێنێت کە هەر یەک لە فەرمان عوسمان و ساڵح موتڵق لە خولەکەکانی 29-45-2 تۆماریان کرد. گێمی دووەم تەواو پێچەوانە بوو کاتێک یانەی شەقڵاوە دوای یاریەکی ئازبەرز و بەهێز و بەهۆی فشارەکانیەوە توانی هەردوو گۆڵی بەرامبەری یاریەکە لە خولەکەکانی 57 و 72دا لە ڕێگەی یاریزانان سەهراب ئەدیب و شاکار فاخیرەوە تۆمار بکەنەوە. ئەوەی بووە جێگەی پرسیاری هاندەران و ئامادەبوانی یاریەکە. خراپی ئاسیانەی سەید سادق بوو لەم گێمەدا. لە کۆتاییدا یاریەکە بە دوو گۆڵ بۆ هەردوو لا کۆتایی هاتوو. هەردوو یانەش بوونە نوێنەری یانە پلەیەکەکان لە وەرزی داهاتووی خولی نایابی کوردستان. دوای تەواوبوونی یاریەکە سەرڕای ئەوەی یانەی سەید سادق بووە پاڵەوان، بەڵام یاریزانانی تیپەکە هیچ ئاهەنگێکیان نەگێڕا لە بەرامبەردا یانەی شەقڵاوە بە ئامادەبوونی سەرۆک و دەسەی کارگێڕی و هاندەران و یاریزانان و ڕاهێنەران لە شاری سلێمانی ئاهەنگی سەرکەوتنیان بۆ خولی نایابگێڕا. ئەوەی وا کراوە ئەمە ئینجازە بۆ سەید سادق و بۆ هاندەرانی سەید سادق. ئەوەی وا کراوە معجزە کرا. بەڕاستی ئێمە بە 14 یاریزانەوە توانیمان هەتا ئاخر هەنگاو ئێمە 15 یاریە نەدۆڕاوین لە دەرەوەی یاریگای خۆمان بەبێ هاندەران بەبێ یاریگای خۆمان توانیمان و ئەنجامەکان باش بێ و خولەکەمان بەدەستهێنا. من هیچم بۆیان نییە، من دەستخۆشیان لێکم بەڕاستی من سپاسیان دەکەم کەوا پاپشمان بوونە تا ئاخر دەقە. بەس ئەمڕۆ من شۆنی داخەکەوا بینم هاندەران پێیان ناخۆشە بە تعادلەکە. یان من تێناگەم من یەکەمی خولەکەم پێیان ناخۆشە، لەبان یەکەم چی هەیە نازانم، شتر هەیە لەوان یەکەم نازانم. بەڕاستی من حەز ناکەم باسی ئەوشانە بکەم. ئێمە گەیمی یەکەم یاریە باشمان کرد، ئاسمان زۆر باش و گەیمی دووەم یاریزانەکەمان ماندوون هیلاکن. یان بەڕاستی تۆ لە خلالی 16 ڕۆژ 6 یاریمان کردووە، 3 ڕۆژ جارێ یاریمان کردو بە عینەن یاریزان، بە عینەن تەشکیلە، بە عینەن ڕیتم. ئەو سەرکەوتنەوە پێشکەش دەکەم بە هەمووی جەماوەری شەقڵاوی خۆشەویست و سوپاسی ئێوە شەکەم کە ئامادە بوون هەموو کات. بەڕاستی هەستێکی هەم خۆشە ناتام چۆن دەربن. بەڕاستی یعنی ئێمە جێمی یەکەم یاریش خراپمان کرد بەری هەموو وەختێک فکرمان لەسەرەوەی بوو ئایا نەتیجەکەی ئەو لای چ دێتن. بەس کەتانیمان کە زانیمان ئەنجامەکەی ئەو لای یعنی بەڕاستی بە شێوازێکی گۆڕا توانیمان فەریقەکە یعنی بتوانین گۆلی بینەوە کە ئەو گۆلەشمانە گۆلی یەکەم و دووەممان ناوە یعنی توان یاریەکە ڕابگرین. دوای 6 مانگەیمە لە یاریش چارە نووسازدا بەڕاستی یاریی زۆر چار نووساز بۆ ئێمە کە هەنگاوێک مابووین بەرەو نایە بچین. پشتوان بەخوای گەورە ئامانجەکەمان پێکا. ئێمە لە بیدایەتی وەرزەوە دروشمێکمانە بەویش بەرەو نایە بوو. پشتوان بەخوای گەورە ئامانجەکەمان پێکا و ئەمڕۆ توانیمان دڵی هاندەران و جەماوەر و هەموو شەقڵاوەیەکان خۆشکەین. جەژنەکەمان ئینشاڵڵا لێکردنە دوو جەژن. دوای تەواوبوونی یاریەکانی قۆناغی کۆتایی خولی پلەیەکی کوردستان یانەی سەید سادق بە کۆکردنەوەی دەخاڵ بووە پاڵەوانی خولی پلەیەکی کوردستان و شەقڵاوەش بە 9 خاڵ پلەی دووەمی بەدەست هێنا و ئاڵتون کۆپری بە 8 خاڵ و کۆیەش بە 3 خاڵ بوونە خاوەنی پلەکانی سێیەم و چوارەمی خولەکە. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.